ئەوانەی خوازیارن واز لە جگەرەکێشان بێنن لەوانەیە بۆ چەند ڕۆژێک یان چەند هەفتەیەک دەستبەرداری بن بەڵام دواتر و بەبێ هۆ جگەرەیەکدا دەگرسێنن. کە حەزت لێی بوو ناتوانێت لە بیری خۆتی بەریتەوە ناتوانانی هەر شەڕ بکەی. ئەو کاتەی مژ لە جگەرە دەدەی لە پاش 5 ترپەی دڵ ئەو نیکۆتینە دەچێتە ناو مێشکەوە. ئێستا دەرمانی نوێ هەیە یارمەتیت دەدا تاواز لە جگەرە کێشان بێنیت. ئەم جگەرەیە کە تووتنی تیا بەکار نەهاتووە بە پاتریە نیکۆتینی تیادایە بەڵام تووتنی تیادا نییە. ئەمە هەروەکوەیە نیکۆتین بەبێ جگەرە کێشان وەرگری. ئەم جگەرە بێت دووکەڵە بەم زوانە ڕوبەڕووی جۆرە لوقاحێکی نوێی نیکۆتینی دەبێتەوە کە ڕێ لە مێشک دەگرێت بە جەستە بڵێ نیکۆتین دەیحەوێنێتەوە. دکتۆر نانسی ڕێگانتی بەڕێوەبەری ئەم چارەسەریە دەکات. ئەوان بە بەردەوامی مێشکی خۆیان لە نیکۆتین برسی دەکەن جا ئەگەر کەسێکی تریش جگەرە بکێشێ کار ناکاتە سەر ئەوان وە پاش ماوەیەک جگەرە تەرک دەکەن. هێشتاش ئەم لوقاحە لە قۆناغی لێکۆڵینەدایە بەڵام بەم زوانە دەرمانێکی تر بەکاردەهێنرێت وە لە ئەم جاریان لە ڕێی دەمەوەیە. ئێمە یارمەتی زیاترمان دەدرێ بژاری زیاترمان هەیە. ئەم جۆرە چەسپە نیکۆتینیش لە ئێستادا لە بازاردایە. هەموو کەسێک ناتوانێت بە یەک شت کاریگەری هەبێ. دکتۆر ڕێگاتی دەڵێ زۆربەی خەڵک هەروە لە خۆ واز لە جگەرە کێشان نایەنن. ڕێکخراوی تەندروستی جیهانی وای مەزەندە کردووە ساڵانە نزیکەی 5 ملیۆن کەس بەو نەخۆشیانە دەمرن کە پەیوەندیان بە جگەرە کێشانەوە هەیە و ئەگەر ڕێژەکە بەم شێوەیە بەردەوام بێ ئەوە تا ساڵی 2020 نزیکەی 10 ملیۆن کەس بەهۆیەوە دەمرن.